داواکاریەکانمان خۆی بینێتەوە لەوەی کە وەکو هەموو داواکاری فەرمانبەران و موچەخۆرانی باشووری کوردستان کە دەرەنجامی و خەیرانانی کە هەم دینای گرتوتەوە هەم عێراقی گرتوتەوە و بۆتە بارێکیش بە قەیرانەکە سە باشووری کوردستان و حکوومەتی خۆشمانی گرتوتەوە بریتە لەوەی کە موچە لە کاتی خۆیان بدرێت و داواکاریەکی تر بڕگەیەکتر لە داواکاریەکانەوە بوو کە ئەو ڕێژەی لە ساڵ 20ەکە هەوڵ بدرێت هێزەکانی ناوخۆ نەگرێتەوە بۆ مانایی کە ئەرکی هێزەکانی ناوخۆ بەراورد بە هەندێک فئەیتر لە ناو سێکتەرەکانی داموزەکانی تر حکوومەتی هەرێمی کوردستانە قورسترە ئەرکیان زیاترە واجبات زیاترە گرن و بەڕووی مەترسی جۆرا و جۆرە بنەوە بە لە بەرچاوگوتنی ئەو بارودۆخە پیشەیە کە ئەوانیتیان داواکاریەوان هەبوو کە ئەو لە ساڵ 20ەکەوانش نەگرێتەوە سێ ڕێوی کە هەندێک داواکاری تر هەبووە لەسەر ئاستی کاری پیشەیە کە بریتە لە دەستخۆشانە و مکافەکردن کە لە ساڵانی ڕابردووە هەبە من جۆرێک لە جۆرەکان ئەکتیو بگرێتەوە و زیندوو بکرێتەوە بە تایبەتی کە بەڕێوەبەتی هاتووە بۆ خۆی داهاتێکی باش کۆکاتەوە لەو باز و خەراجانی کە ڕسوماتانی کە هاوڵاتیان لەسەر شقامەکان برا ئەفسەرەکانمان ئێبڕن لە ئەنجامی سەرپێچی و لاساریەکانیان بۆ ئەوەی کە بوێ بە پاڵپشتێکیش بۆ کارەکانیانوانە خۆی لەم چەند خاڵا بینەوە و داواکاریەکان ڕاستی وەکو هەرزمکردن گەیشتوتە جێگەی خۆی کە خوبات بەدەستی گەیشتووە و تیمی حکوومەتی خۆمانمی ڕاست پاردووە کە بەدادەچوون و تەتەڵە و شیکار بۆ داواکاریەکانی ئێمە بکات بەو ئومێدەی کە حکوومەت بە دەنگ داواکاریەکانی ئێمەوە بێت